سڵای خۆی گەورە لێوە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت جەژنی قوربانتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشی دابن لە گوندی کانیسپیگەی سەر بە قەزای سەی سادقم ساڵانە لە جەژنی قورباندا قوربانیکردنی با کۆمەڵ ئەنجام دەدرێت دانیشتوێکی گوندەکەم لەگەڵایەت دەمەوێت زانیاری زیاتری لێوەرەوەگرم سڵای خۆی گەورە لێ بێت جەژنی پیرۆز بێ قوربانیکردن لە گوندی کانیسپیگەی سەر بە قەزای سەی سادق چۆن دەڕوا بڕێوە سڵاو لە ئێوەش بەخێر بێن یاخوا ئێمە لە گوندی کانیسپیگەی پەرخ هەروەکو سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و هەروەکەوەی کە لە حەزەتی ئیبراهیم بۆمان ماوەتەوە دوای نوێژی جەژن ئاژەڵەکانمان سەرە بڕین کە کاتە کاتی توێژەنگاو معلومی هەموو لایەکیشە کە جەژنی قوربان پێوتێ عید الأضحى يعني أضحى بزمانی عربی يعني چێژەنگاو ئێمەش لە چێژەنگاوە هەروەکو سنەتی پێغەمبەری خوا ئاژەڵەکانمان سەرە بڕین لە گوندەکە هەمووی بەدەستە جەمعی ئاژەڵەکانمان وردەکەین و گۆشتەکەی وردەکەین دوایەوە ئەیکێشین و لەگەڵ ژمارەی دانیشتوانی گوندەکە دابەشیەکەین و هەر نەفرێک چەنی گەو بۆ ئەنێرین گۆشتەکەی بۆ دێن ئەم ساڵ قوربانی زۆر کراوە لە گوندی کانیسپیگەی سەر بە قەزای سەی سادق یان پارساڵ لە گوندی کانیسپیگەی پەر ئەم ساڵ لە پارس زۆرتر قوربانی کراوە تا ئێستا کە لە پارس زۆرترە و بەردەوامیش قوربانی ماوە لە ماڵەکانە خەریکن سەری ئەبڕن و لەوێ پاکیەکەن و گۆشتەکەی هێنن ئەم ساڵ لە پارس زۆرترە الحەمدولله بەڵێ سوپاس بۆ خوا دەست خۆش بێ ئەگە وێنەگرەکەم هاوکارم بێ ئەمە دیمەنی قوربانیکردنی بە کۆمەڵە لە گوندی کانیسپیگەی سەر بە قەزای سەی سادق ساڵانە قوربانێکی زۆر ڕێژێکی زۆر حیوان سەر دەبڕێەوە دەکرێتە قوربانی مامۆسایەکی ئاینیم لەگەڵدایە مامۆستا ڕزگار سڵای خۆی گەورەت لێ بێ جەژنێک پیرۆز بێ و هەمیشە لە جەژن خۆشیابی مامۆستا خۆش خەڵکی ئێرەی تا چەند دڵخۆشی بەم ڕێژە زۆرە قوربانی دەکرێت بەناوی خۆی بەخشندەی میرەبان بە خێراتنتانەکەین وەڵا بە تاکید یەکێک لە عیبادەتە هەرە گەورەکان بەتابەتی لە ڕۆژانی جەژنە یەکێک لە عیبادەتە گەورەکان ئەنجامدانی قوربانیە بۆ خۆی پەروەردگار ئەفەرمێ لێ ينال الله لحومها ولا دماؤها خۆی گەورە خوێن و گۆشتی ناوێ وەلاکین ينال التەقوا خۆی گەورە عیبادەت و تەقوا و پەرستشی ئەوێ ئەمە یەکێکە لە عیبادەتە هەرە گەورەکان بەتابەتی لەم گوندەی ئێمە ساڵانە سوپاس بەخوا ڕێژەیەکی زۆر قوربانی ئەکرێ و ئەهێنرێ بۆ مزگەوت بە شێوەیەکی یەکسان تەوزیع ئەکرێ بەسەر ماڵەکانە بە شێوەیەکی یەکسانی ئەم ساڵی سوپاس بەخوا ڕێژەکەی لە چاو ئەوەی کە بارگرانی و مەسەلەی ئەو قەیرانە دارایشکە هەیە ئەم ساڵ سوپاس بەخوا ڕێژەیەکی زۆر باش قوربانی کراوە بەڵێ سوپاس بۆ مامۆستا ڕزگار وەکو مامۆستایەکی ئاینی کە باسی گرنگی قوربانی کرد ئێرە گوندی کانیسپیگەی سەر بە قەزای سەی سادق ساڵانە لە جەژن قورباندا ڕێژێکی زۆر حیوان سەر دەبڕێەوە قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدرێت ئەم ساڵ سەرڕایەوەی بارودۆخ خراببووە هەروە دەمەوێت ئاماژە بە و دەم نرخی ئاژەڵ بەراورد بە ساڵی پار ئەم ساڵ گرانتر بوو بەڵام لەگەڵەوەدا خەڵکی قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدات